یەکێک لە تیپەکانی یانەی وەرزشی دەربەندیخان تیپی بالەی کچانە. بەشی ڕاگەیاندنی یانەکە ڤیدیۆیەکی مەشقەکانی یانەی دەربەندیخان بۆ تیپی بالەی کچانی بڵاو کردوێتەوە کە قسە لەسەر ئامادەکارەکانیانەکەن کە چڕان کردوێتەوە هەم بۆ خولی دۆستانەکەی پارێزگای سلێمانی و هەم بۆ خولەکانی کوردستان و عێراق. تیمی بالەی کچانی یانەی دەربەندیخان لە نوێترین چالاکی ئیتیحادی سلێمانی یەکێتی تۆپی بالەی سلێمانی هەستاوە بە کردنەوەی بتوڵەیەک لەسەر ئاسی محافەزەی سلێمانی کە حوتی من لە ناویاندا یانەی دەربەندیخان بەشدارە بۆ ئەم پاڵەوانێتیە و ژمارە یاریزانەکانمان 14 یاریزانمان لە ئێستاە و هیوامان بردنەوەی خولەکەی و پێم خۆشە لێرەوە سوپاسی تاک بەتاکی بەڕێزان ڕایەنەران کاپتن دلێر و کاپتن ئاسۆ بکەم کە شەو نفومی و ماندووبوونێکی زۆر لەگەڵم تیمە کێشاوە و پێم خۆشە سوپاسی جەنابی کاک جەمالی عەلیمی ناو کە سەرۆکی فەخری یانەکەمانە وەک کاک گوریا کە سەرۆکی یانەکەمانە بەڕاستی پاڵپشتێکی زۆر باشی ئەم یانەیەن بەگشتی و بە تایبەتیش تیمی بالە و سوپاسی تەواوی ئەندامانی دەستەی کارگێڕیەکەم کە پاڵپشتمانن بە هەمومان بە یەک دەستەی ئەکۆشین. داواکارم لە ئەزیزانی دەستەی هاندەران کامیشە پاڵپشتی یانەکەمانن و پاڵپشتی ئەم تیمە ئێمەش بن بۆ ئەو بتوڵەیە و داواکارم لە هاندەرانی دەربەندیخان، داواکارم لە ڕۆژنامە نووسان، فۆتۆگرافەرەکانی شار کە زیاتر پشتیوانمان بن و هاوکارمان بن. لەماوەی تەنمانگی ڕابردووە خەریکی مەشق و ڕاهێنانین بە هەموو فێکەکان چانێش یەکێکن لەو فێگانەی کە چەند مانگێکە خۆمان ئامادە کردووە و ئەم تۆش کراوەتەوە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی وەکو ڕێزێک و وەفایەک بۆ کۆچ کردو مامۆستا بەکر مستەفا لە پارێزگای سلێمانێکێتەوە و سپاس بخوا تیپەکەشمان تا ئاستێکی زۆر باش ئامادەکاری هەیە و سپاسی نانی دەربەندیخانی شەکەم کە بەڕاستی زۆر بەباشی بەدەنگمانەوە هاتوون و پاڵپشتی سەرەکی تیپەکەمان سەرۆکی فەخری کاک جەمالە بەڕاستی پشتێکی گەورەیە بۆ تیپەکە بەڕاستی پاڵپشتێکی زۆر گەورە بووە بۆ تۆپی پێ بۆ باسکە بۆ بالا درێخی نەکردووە ئەندامانی نادی بە هەمویانەوە زۆر کات سەردانیان کردوین و بانگەشیان کردوین و لە هەر شوێنێکە نەخسێکە بێت هەر فەراغێکە بێت بۆیان کردوین سپاسمانەیە و جێگەی ماندووبوونیان دیارەوە. تیپی بالەی کچانی یانەی وەرزشی دەربەندیخان بەشداری خولێکمان کردو خولێکی دۆستانەیە لە شاری سلێمانی و ئێستا خەریکی ئامادەکارین بۆ خولەکە و چەند مانگێکە ئێمە تەمرینەکەین و ئامادەکاری باشەکەین و هیوای ئەومان هەیە کە ئەنجامێکی باشمان هەبێ و سەرکەوتوو بین تێیە. کچانی بالەی وەرزشی دەربەندیخان ماوەیەکی زۆرە لە مەشقکردن بەردەوامین و خۆمان ئامادەکەین بۆ ئەم بتوڵەیە و ئەم بتوڵەیەشک و ئامادەکاریەکە بینین بۆ بتوڵەکانی نایابی عێراق و کوردستان و ئێمەش لەخوا بەزابێ یاریزانی زۆر لامان هەیە کە هاتوونەتە پێشەوە و وەکو تیپێک زۆر ئامادەکاریمان کردووە لە خولێکی دۆستانەیە کە لە پارێزگای سلێمانی ئەنجامەدرێت کە پێکاتۆ لە حەوت تیپ و ئێمەش ئەنجامە لە ئەنجامەکەیە و چکە تیپەکەمان ئامادەکاریکی وای تەیە کە ئەنجامێکی باشمانە بێت.